عزیزان و خۆشەویستانی ئێمە جوانترین سڵاوتان لێبێت ئەم کاتتان باش بێت بگومان پرۆژەی دیاری ساڵی نوێ یەکێکە لەو پرۆژە جوانانەی کا بەڕێوەبەرەتی وەرزشی سلێمانی و یانەی وەرزشی ئەفرۆدێت و بە هەمانگی لەگەڵ چەندیانەیەکی ترە بەڵام ئەمڕۆ تەنیا بەڕێوەبەرەتی وەرزشی سلێمانی و یانی وەرزشی ئەفرۆدێت بەشداریان کردووە بۆ ئەنجامدانی وەرزشی بە کۆمەڵ و هاندانی وەرزش لە ناو تاکەکانی نێو کۆمەڵگەیە تا بتوانن بە هەمووان یاخود بە هەمووان بتوانین دیاری و هاوکاری بگەینینە دەستی ئەو کەسانی کە تووشبووی نەخۆشی شێرپەنجەن منداڵانی نەخۆشی شێرپەنجە و هەم منداڵانی بێسەرپەرشت و کەسانی خاون پێداویستی تایبەت بۆ ئەوی لەسەر ئەم پرۆژە جوانە سەوباسی زیاتر بکەم ئەچمە لای زۆر بەڕێز کا کاروان شێخ زیرەت کە بەڕێزیان بەڕێوەبەرەتی وەرزشی سلێمانی هەندێک پرسیاری لێ یەکەین کا کاروان سپاس بۆ ئامادەبوون سلااوت لێبێ زۆر سپاس پێم بڵێ پرۆژەی دیاری ساڵی نوێ ئەم پرۆژەیە چی بوو ڕاتانگە؟ ئەمە بیرۆکەی بەڕێوەبەرەتی وەرزشی سلێمانیە بۆ ساڵی نوێ دیاری بەخشین بەو منداڵانەی کە پێویستیان بە هاوکاریە ئێمەش وەکو وەرزش دەتوانین لە ڕێی خۆمانەوە هاوکاریان بین بۆیە بیرمان لەوە کردەوە کە لەگەڵ چەندیانەیەکی وەرزشی ناو سنتەری سلێمانی پرۆژەکە دەست پێ بکەین ئەمڕۆ بە خۆشحاڵیەوە لەگەڵ یانی وەرزشی ئەفرۆدیت ئەم چالاکیەمان دەست پێ کردو یەکەم ڕۆژی پرۆژەکەمانە لەم پرۆژەیە بانگێشتی دانیشتوانی ئەم کۆڵان و گەڕەکەمان کردووە کە نزیکی یانی وەرزشی ئەفرۆدیتە کە هۆڵی مامەساڵ گولعارفە و هەروەها کە سوکاری ئەو منداڵانەی کە لێرە وەرزشەکەن بانگێشتمان کردوون بەجلوبەرگی وەرزشەوە بێن وەرزشێکی بە کۆمەڵ ئەنجام بن و لەگەڵەوەشە دیاری دەستی خۆیان بێنن بۆ بەخشینیان بە منداڵانی بێسەرپەرشت تووشبووی شێرپەنجە و منداڵانی خاوەن پێداویستی تایبەت ئامانجمان لەوەیە کە کۆمەڵگا زیاتر لەگەڵ وەرزشا تێکەڵ بێ و هانیان بین بۆ وەرزشکردن و هەروەها مناڵانەش فێری بەخشین بن ئەو دیاریانی کە پێیانە بەشێکانی خۆیانە ڕۆژانە بەکاری هێن کە ئەیبەخشن بە مناڵێکی دیکە یاخو بەشێکشانەوەیە کە لە بازار بە تازایی کڕیوانە و پێشکەشی ئەم پرۆژەیان کردووە لە دوای تەواوبوونی هەر چوار ڕۆژی پرۆژەکە لەگەڵ چواریانە جیاوازەکە لە یانی ئەفرۆدیت دەستمان پێ کردووە یانی سلێمانی یانی ئاشتی یانی ڕۆژ لەم پرۆژەیە بەشداریەکەن دواتر دیارەکان کۆکەینەوە ئەیبەخشین بۆ شوێنانی کە باسمان کردن ئەمڕۆ ئەو منداڵانەشی کە هاتوون لە یانەکەش نین وەرزش ئەنجامەدەن وەرزشەکانی باسکە بالا یاریە بچووکەکان و فوتساڵ هەموو وەرزشانەی کە لەگەڵ ڕاهێنرانی یانی ئەفرۆدیت و تیمەکەی بەڕێوەبەرەتی وەرزشی سلێمانیە بەشداری ئەکەن بڕۆیە پرۆژەکە هەم وەرزشی بە کۆمەڵە تێکەڵکردنی تاکەکانە بە وەرزش و هەروەها بەخشینە کە ڕۆڵێکی گەورە ئەبینێ لە هاوکاریکردنی ئەو کەسانی کە پێویستیانە لێرەوە بە ئێمە و تای بینەرانی ڕۆژێکی نوێ پێمان بڵێ تا چەندە گرنگە لەم پرۆژە جوانەیە بەشداربین لە بەروی 4 ڕۆژ ئەخایەنێ پرۆژەکە هەمان توانین هەم پەیوەندی کۆمەڵایەتی لە نێو کەسەکانە زیاترەکە هەم وەرزشیش زیاتر گرنگی پێی بێگومان لێرەوە بۆ هاوڵاتیانە بۆ بینەرانی کە ئەم پرۆژەیە بینن ئەمە یەکەم ڕۆژە 3 ڕۆژی دیکە ماوە لەگەڵ یانەکانی کە باسم کرد چ سلێمانی و ئاشتی و یانی ڕۆژ بێ ئەتوانن بێن بەشداریکەن و دیاری خۆیان بێنن بیبەخشن بە پرۆژەکە و وەرزشی بە کۆمەڵیش ئەنجام بن و لەوەش بگەن کە ئەتوانن مناڵەکانیان بێنە ئەم یانەکانی دیکەی سلێمانیش تاوکو بێن ببن بە وەرزشکارێک و پاڵەوانێکی داهاتوو سپاس بۆ زۆر بەڕێز کا کاروان شێخ زیرەک کا بەڕێزیان بەڕێوەبەرەتی وەرزشی سلێمانی سپاس بۆ ڕاگەیاندنی ئەم پرۆژە جوانە بەڵام بیرتان نەچێ ئەمڕۆ یەکەم ڕۆژە 3 ڕۆژی دیکەی ماوە جا ئێستا پێم خۆشە بچینە لای بەشێکی زۆر لەو بەشداروانەی دیکە کە بەشدارن لەم پرۆژە جوانەیە سڵاوتان لێبێت ئەم کاتتان باش بێت ببوورە نائاساییە با بچینە لای ئەم بەڕێزە سڵاو لێبێت ئەم کاتت ئەم کاتەوە باش خێربێک پێم بڵێ وەکو یانی وەرزشی ئەفرۆدێت ئەم پرۆژەیە تا چەندە بە پرۆژەیەکی گرنگە زانی بەڕاستی بە گرنگمان نەزانایە بەو شێوەیە پێشوازیمان لێ ناکرد بەڕاستی پرۆژەیەکی گرنگە هەم خێرخوازیە هەم دڵخۆشیە بۆ یاریزانەکانمانیش و بۆ ئەوانەی کە ئەم دیاریانە وەرەگرن شەڵا بێتە هۆی چاکبوونەوەیان و قەت نەخۆشی نابینن سپاس هیچ پەیامێکی دیکەت ماوە ئاماژەی پێ بکەیت دەستان خۆش بێ پەیاممان ئەوەیە هەموو کەس لە پرۆژەی ئاوا بەشدار بێ بەڕاستی شەرت نییە بە مادەیەکی زۆر بتانی پرۆژە بکەیت ئەتوانی پرۆژەیەکی وا بکەی خەڵکی پێ دڵخۆش بکەیت زۆر پارەشی پێویست نەبێ زۆری یاریزانەکانمان دیاری ماڵەوەی هێناوێن ئەوانەی کە بەکاریان نەهێناوە و هەنێ دیاری تازەشمان بۆ کڕیون بەڕاستی پرۆژەیەکی گرنگە
دەستخۆش. سپاس بۆ تۆ. هاوکارم کەمێک لە وێنەکانم بۆ بگواسێتەوە ئەو دیاریانەی کە ئیسائی بینن چەندین دیاری جیاوازە بۆ منداڵانی خانەی بێسەرپەرشتان خاوەن پێداویستی تایبەت توشبوانی نەخۆشی شێرپەنجە هەر دیاریەک کە منداڵان خۆیان مەبەستیانە بیبەخشن بە منداڵانی هاوتەمەنی خۆیان ئەمە کاری بەخشین لە نێوان کەسەکانە زیاترەکات هەمووان ئەتوانین هاوکار بوو یارمەتی تەواوی ئەو کەسانە بین کە توشبووی نەخۆشی شێرپەنجە و یاخود لە خانەی بێسەرپەرشتان و خاوەن پێداویستی تایبەتن. لێرەش ئێستا ئەبینم تەواوی منداڵان بەشدارن لەم پرۆژە جوانەیە هەریەکەیان بە چەندین وەرزشی جیاواز بەشداریان کردووە. ئێستا پێم خۆشە پێشەوەی بچمە لای منداڵە بەشداربووەکان ئەچمە لای یەکێک لە باوکی مناڵەکان. سڵاو لێبێت. سڵاو سەرچاوە خێر بێ یاخوا سپاس. مناڵەکەت بەشداری کردووە لەم پرۆژەیە تا چەندە پێت باشە گیانی هاوکاری گیانی بەخشین لە نێو هەم منداڵەکەی خۆت هەم منداڵانی تریشە زیاتر ببێت؟ سەرەتا دەستان خۆش بێ کورسات کەناڵێکە دایمە بێڕکەبەرە هەنی کەناڵەکە توانی لە ماڵەوە داینیت و ناڵەکانیش سەیریکەن گەورەش سەیریکەن هەروەک وایە. سپاس بۆخوا دەستان خۆش بێ. ئەوەی کە هەمانە هەمووی خوای گەورەیە ئەی بەخشین دڵمان فراوانە بێ ژیانمان ڕۆشنە بێ ئەوەی کە هەمانە بۆ مناڵەکانیشمان فێرانەکەین پەروەردەیانەکەین کە بەو شێوە بەو ئەو ڕێچکەیە بگرن یعنی خۆشەویستی لە ناو دڵیانە هەر بمێنێ. دیارەکە خۆی ئامادەی کردوتی من ئەو دیارێ ئەبەم بۆ ئەو کەسانی کە پێویستیان پێێتی لەو مارچێتە پێشماڵی خۆمان ئێتر سەرپشکم کرد وتم چیت بەدڵە ئەوانە شەروەکو هاوڕێی تۆوان هەرچیەکە دەوێت بۆیان بەرە. ئیتر سپاس بۆ خوای گەورەوەی کە هەمانە درێخیمان نەکردو و چەندمان توانیەوە بۆمان هێناون ئینشەڵا. وەکو باوکێک ئامادەی لە وەرزشەکەی بەشداری بکەیت وەرزشی بە کۆمەڵ هەرچیەک بێ بەسەر چاو من خۆم وەرزشەوم ینی وەرزش لە ناخمایە زۆرم حەز لێ بۆ یەک چەکەشم هێناوەتە ئێرە. بەشداریکردنە دەست خۆش بێت بەچینە لای هاوکارم کەمێک لا وێنەکانم بۆ بگوازێتەوە ئەو منداڵانی کە وەرزشەکەن لێرە بە جۆش و خڕۆشەوە تەواوی ینی وەرزشی ئەفرۆدێت لەگەڵ با بڵێن منداڵانی نێو ئەم گەڕەکەی کە نزیکن لەم یانەوە یاخود لەم هۆڵەوە بەشداری ئەم پرۆژە جوانەیان کردووە. ئەو کەسانی کە ئێستا لێرن ئێستا کچێکی وەرزشکار لێرە لەگەڵ مایە پێم خۆشە لێ جوانی وەرگرم بێتە لای من ئەگەر هاوکارم لەگەڵم بێت چۆنی؟ زۆر سپاس باشم ئێوە سەلامەت بیت. پێم بڵێ چۆن بۆ بیرت کردەوە لەم پرۆژەیە بەشدار بیت تۆ لە یانی وەرزشی ئەفرۆدێتی وایە من وەکو یاریزانێکی یانی ئەفرۆدێت بەشدار بووم لەم پرۆژەیە و بەڕاستی پرۆژەیەکی جوانە. ئێمە هاتوین هاوکاری هاوتەمەنانی خۆمان بکەین ئەوانەی کە بە هۆکارێکی نەخۆشیەوە نیان جوانی و تێکەڵ بە وەرزش ببن. ئێمە ئەمانەوێت جوانیەکانی وەرزشیان پیشان بین کە وەرزش تەنها بۆ کۆمەڵە کەسێکی دیاریکراو نییە بۆ هەمووانە. داوا لە خۆی گەورە ئەەکەم کە چارەسەر بۆ نەخۆشان بنێرێت هەمووان بەوانەی حاڵەتی شێرپەنجەکەمان دامان و هەروەها بێسەرپەرشتانیش ئیشەڵا خۆی گەورە یارمەتیان بات. ئافرم دەست خۆش زۆر سپاس دەست خۆش بۆ پەیامە جوانەکە و چۆنی باشی تا یەکەم جار زۆر سپاسانەکەم کاتم بەرە باوڵمان دووپورتان و من وەکو یاریزانی کە فرادۆ لێرە بەشداریم کردو بۆ دڵخۆشکردنی ئەو کەسانی کە ناتوانێت وەرزشکردن بۆی هۆکارێکی نەخوازرا ینی ئەو نەخۆشیە و منیش لێرە هاتووم بۆی دڵخۆشیان بکەم و ئەوانیش جوانەکانی وەرزش ببینن و زۆر سپاسدانەکەم. هەر بژیت سپاس بۆ تۆ. ئێستا تەواوی ینی وەرزشی ئەفرۆدێت لەگەڵ منداڵانی وەکوی پێشتر ئاماژەمان پێکرد تایبەت بە ئەو گەڕەکەی کە نزیکی ئەم هۆڵەیە بەشداریان کردو و لە مۆرزشە ئەیانەوێت زیاتر هەم وەرزشی بە کۆمەڵ بکەن هەم زیاتر دڵی منداڵانیش خۆشکەن. چۆنی؟ باشم سپاس. پێم بڵێ تۆ لە ینی وەرزشی ئەفرۆدێت؟ بەڵێ. بەخشینی دیاری ساڵی نوێ بۆ منداڵێک کە دڵی خۆش بکەیت تا چەندە گرنگە؟ زۆر گرنگە چکەوانیش وەک ئێمە مافیان هەیەوە ئێمە هەموو ساڵە پێویستە کە هەنێ یاری هەیەمە بەکاری ناین بۆچی لە ماڵمان نابێت و با پێشکەشی بکەین بەوان. تۆ ماوەی چەندێکە یاریەکەی وەرزشەوانی؟ بەڵێ. دەستەکانە خۆش بێت سپاس بۆ تۆ بە ئەم گوڵە جوانەش وەرگرین چۆنی؟ سپاس. تۆ پێم بڵێ تا چەندە ئەبەخشیت بە بەرامبەر؟ وای تا بتانم بۆی دڵیان خۆشکەم تا بتانم ئەبەخشم لەبەری دڵیان خۆش بێ ئێمە ئەوانیش مافیان هەیە کو ئێمە دڵخۆش بیت کە لەگەڵ منداڵانی هاوڕێتە کۆمەڵک دیاری جۆرا و جۆری منداڵانتان هێنا؟ زۆر
پەیامت چییە بۆ هاوڵاتیان و بۆ تەواوی منداڵانی هاوتەمەنی؟ پێم ئەوەیە کە بتوانن زیاتر ببەخشن بە خەڵکە ژارەکان و ئەوانەی کە نەخۆشی درێژخایەنیان هەیە بۆ ئەوەی بتوانن ئانی دڵخۆش بن. وەرزشی بە کۆمەڵیش ئەنجام بەڵێ. دەستەکانە خۆش بێت. بەڵێ خۆشەویستان ئەوەی کە بینیتان هاوکارم کەمێکی تریش لە وێنەکانم بۆ بگوازێتەوە لێرەیە تەواوی با بڵێنیانی وەرزشی ئەفرۆدێت و بەڕێوەبەرەتی وەرزشی سلێمانی هەم خۆشیان لەگەڵ تەواوی بەشداربوانە چکە خۆی ناوەکەی بە خۆیەتی وەرزشی بە کۆمەڵ ئەنجامەدرێت لێرە لەم وەرزشەیە بەشدارن و ئەیانەوێت وەرزشێکی زۆر چێژبەخش ئەنجام بن لە هەمان کاتا بتوانن لە وەرزشەکەیە بیبەنەوە دوجاریش خەڵات و دیاری ببەخشن با تەواوی ئەو کەسانی کە پێویستیان بە دەستی هاوکاریە. سڵاو باشی؟ ئەم کاتەوە باش سوپاس. ئەوە وەرزشی چی ئەنجامێن؟ ئەمە ڕاکێشانە هەست کەس ئەم لایە گروپێکن ئەمەش گروپێکین ئەم پەتە ڕاکێشین کێ هاتە ئەم دی و خەتەکەەوە گروپە براوەیە. هەسەکەی بنەوە گروپی ئەمە گروپی بەرەبەراتی وەرزشی سلێمانیە پێمان خۆش بوو لەم فیستیڤاڵا خۆمانش بە بەشداریکەین لەگەڵ جەماعەتی گروپی یانی ئەفرۆدێت بە هاوبەشی ئەوان. زۆر سپاس بۆ زۆر سپاس بۆ بەشداریکردنتان بە هیوای ئەوەی وەرزشێکی بە کۆمەڵی زۆر چێژ بەخش بێت لە نێوان تەواوی ئەو کەسانی کە ئەمڕۆ بەشداریان کردووە لە پرۆژەی دیاری ساڵی نوێ پرۆژەی دیاری ساڵی نوێ تا بتوانن وەرزش بکەین بە کارێکی هەمیشەی ڕۆژانی خۆمانیەکێک بێت لەو چالاکیانی کە بتوانین جەستەمان تەندروست بکەین و لە هەمان کاتە بتوانین بەشداری ئەم جۆرە پرۆژە جیاوازانش بکەین. ئێوەش بەردەوام بن لە پرۆژەی دیاری ساڵی نوێ لەبەرەوەی ئەمڕۆ یەکەم ڕۆژە سێ ڕۆژی دیکەی ماوە لەگەڵ چەندیانەیەکی دیکەی وەرزشی بەڕێوەبەراتی وەرزشی سلێمانی هەماهەنگە بێت و لەم پرۆژە جوانەیە ئێوەش ئەتوانن هاوکاری و دیاریەکانتان ببەخشن بە منداڵانی توشبووی نەخۆشی شێرپەنجە خانەی بێسەرپەرشان و کەسانی خاوەن پێداویستی تایبەت هەمیشە لەش ساغ و تەندروست بن.